فرمودي جمارة يانزا أن النبي صلى الله عليه وسلم خرج من عندها بكرة حين صلى الصبح وهي في مسجدها، ثم رجع بعد أن أضحى وهي جالسة، فقال: ما زلت على الحال التي فارقتك عليها؟ قالت: نعم. قال النبي صلى الله عليه وسلم: لقد قلت بعدك 4 كلمات 3 مرات لو وزنت بما قلت منذ اليوم لوزنتهن: سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. واتدايكي مسلمانان خاتو جويريا خواهي قوري رازي بيد أفرمت بيانيك بيغمبري خواه صلى الله عليه وسلم للاي من شو دروا منیش لەو کاتەوە تا چێشتەنگا و هەر لە جێگای نوێژەکەمدا مابوومەوە و نزام دەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چێشتەنگاودا تەشریفی هاتەوە و لێی پرسیم: ئەوە چییە دەیڵێیت؟ چۆنم بەجێ هێشتوویت هەروە لە جێگەکەی خۆتدا ماویتەتەوە و هەڵنەستاویت؟ خاتو جوێریە دەفەرمێت: منیش عەرزم کرد بەڵێ. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: دەیمن دوای ئەوەی لای تۆ ڕۆیشتم ئەم چواروشەیەم 3 جار وتوتەوە ئەگەر ئەو وشانە بکێشید لەگەڵ ئەوەی تۆ لەو کاتەوە وتوتەتەوە هاوسنگ و بەرامبەر دەردەچن. وشەکانیش: سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزینة عرشه ومداد كلماته. هێندەی ژمارەی دروستکراوەکانی خوا بەو ئەندازەی خۆی پێیخۆشە و ئەوەندەی سەنگینی عەرشە پیرۆزەکەی و بەقەدەر مرەکەبی وشە پیرۆزەکانی پاک و بێگەردی و سوپاس و ستایش بۆ خوا بێت. فرمودي جمارة 12 بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. واتبناوي أو خوايوا كلقل ناوي أو دا هيج شتێک لە ئاسمان و زەویدا زیان نابەخشێت و ئەو خوایەکی بیسەر و زانایە و ئاگدارە بە هەموو شتێک. فرمودي جمارة 13 اللهم إني أعوذ بك أن أشرك بك وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. واتخواي جان بنات بي أقرم لويك لروي زانين وهاولد بو بريار بدم وداوای لێ خۆشبوونت لێ دەکەم ئەگەر لە ڕووی نەزانین و بێئاگاییمەوە هاوڵت بۆ دابنێم. فرمودي جمارة 14 قال النبي صلى الله عليه وسلم: من قال إذا أمسى 3 مرات أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق لم تضره حمة تلك الليلة. قال: فكان أهلنا قد تعلموها كانوا يقولونها كل ليلة فلدغت جارية منهم فلم تجد لها ألما. واتە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فرموویەتی: هەر کەسێک سەر لە ئێوارە 3 جار بڵێت پەنا ئەگرم بەو شە تەواو و کاریگەرەکانی پەروەردگار لە زیانی هەموو ئەوەی دروستی کردووە، ئەوە ئەو کەسە لەو شەوەدا گیاندارێکی ژەهردار پێوەی بدات ئینشاء الله زیانی پێ ناگەێنێت. فرمودي جمارة 15 قال رسول الله صلى الله عليه وسلم: ألا أعلمك كلمات إذا قلته أذهب الله تعالى همك وقضى عنك دينك؟ قل إذا أصبحت وإذا أمسيت: اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێی فەرموو: حەز دەکەی قسەیەکت فێر بکەم ئەگەر بیڵێیت خوددا پەژارت لەسەر لا بەرێت و قرزەکانیشت بۆ بداتەوە؟ ئەبوو ئومامە وتی: بەڵێ ئەی پێغەمبەری خوا، حەز دەکەم. اینجا پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێت فەرمووی: هەر کە ڕۆژت لێبوویەوە یان ئێوارەت لێدا هات بڵێ: پەروەردگارە، پەنات پێ ئەگرم لە خەم و خەفەت و ماتەمینی، لە پەککەوتەیی و تەمبەڵی، و پەنات پێ دەگرم لە ترسنۆکی و لە ڕەزیلی، لەوەی ببم بەژێر قەرزەوە، و پەنات پێ ئەگرم لە خەشم و تووڕەیی پیاوانی ناحەز. فرمودي جمارة 16 وردي سيد الاستغفار تان بيستوها؟
اللهم أنت ربي لا إله إلا أنت، خلقتني وأنا عبدك، وأنا على عهدك ووعدك ما استطعت، وأعوذ بك من شر ما صنعت، أبوء لك بنعمتك علي وأبوء لك بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. واتا خوایا تۆ پەروەردگاری منی و هیچ پەرستراوێک نییە جگە لە تۆ کە شایستەی پەرستن بێت. تۆ دروستت کردووم و من بەندەی تۆم، هەتا پێم بکرێت لەسەر پەیمان و بڕیارەکانت بەردەوامم و جێبەجێیان دەکەم. خوایە پەنات پێدەگرم لە زەرەر و زیانی ئەو گوناهانەی لێم وەشاونەتەوە. دان دەنێم بەو نیعمەتانەدا کە پێت بەخشیوم، و دانیش دەنێم بە هەڵە و تاوانەکانی خۆمدا. ساخوایە لێم خۆش ببە و بمبورە. بەڕاستی کەس توانای لێخۆشبوونی گوناهی نییە تۆ نەبێت. فرمودەی ژمارە 17 مژدەیەک لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ ئەوانەی داوای لێخۆشبوون لەخوا دەکەن. قال رسول الله صلى الله عليه وسلم: من قال أستغفر الله الذي لا إله إلا هو الحي القيوم وأتوب إليه غفرت ذنوبه وإن كان قد فر من الزحف. فرمودەی ژمارە 18 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری وردی کەفارەتی مەجلیسمان دەکات. قال رسول الله صلى الله عليه وسلم: من جلس في مجلس فكثر فيه لغطه فقال قبل أن يقوم من مجلسه ذلك: سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك إلا غفر له ما كان في مجلسه ذلك. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: هەر کەسێک لە کۆڕێک مەجلیسێک دابنیشێت و گاڵەگاڵی زۆری تێدا بێت، پێش ئەوەی کۆڕەکە بەجێ بهێڵێت بڵێت: سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. واتە پاک و بێگەردی بۆ تۆیە پەروەردگارە، سوپاس و ستایش هەر بۆ تۆیە. شایەتی دەدەم کە خوایەکی تر نییە جگە لە تۆ. داوای لێخۆشبوونت لێ دەکەم و بۆ لای تۆ دەگەڕێمەوە. تەوبە ئەکەم و لە گوناهەکانم پەشیمان دەبمەوە. ئەوە خوددا دەیکات بە کەفارەتی ئەوەی کە لەناو ئەو کۆڕە بووە. فرمودەی ژمارە 19 ویردی کاتی دانیشتن و هەستان لە مەجلیسەکان. قال رسول الله صلى الله عليه وسلم: من سره أن يكتال بالمكيال الأوفى من الأجر يوم القيامة فليقل آخر مجلسه حين يريد أن يقوم: سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک پێی خۆشە لە دوا ڕۆژدا بە تەرازووی سەر و زیاد کردەوەکانی بۆ بکێشرێت، ئەوە با لە کۆتایی دانیشتنی لە هەر کۆڕ و کۆمەڵێکدا یاخود لە کاتی هەستانیدا بڵێت: سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. واتە پەروەردگاری شکۆدار و خاوەن عیزەتی تۆ پاک و بێگەردە لە هەموو ئەو شتانەی کە بێباوەڕان بۆی هەڵدەوەستن. سەلام و درود بۆ سەرگیانی سەرجەم پێغەمبەران و سوپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان. فرمودەی ژمارە 20 چۆن پلەمان لە ڕۆژی دواییدا بەرز بکەینەوە. قال رسول الله صلى الله عليه وسلم: من قال حين يصبح وحين يمسي سبحان الله العظيم وبحمده 100 مرة لم يأت أحد يوم القيامة بأفضل مما جاء به إلا أحد قال مثل ذلك. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک کاتێک بەیانی بەسەردا هات یان ئێوارەی بەسەردا هات 100 جار بڵێت پاک و بێگەردی و بێکەم و کورتی و ستایش بۆ ئەڵڵایە، ئەوە لە ڕۆژی دواییدا کەسێک نییە وەکو ئەو پلەی بەرز بێت جگە لەو کەسە نەبێت کە وەک ئەو یان لەو زیاتری وتبێت.